خۆی گەورە پاداشی خێرکەرەکان بداتەوە لە ڕاستیدا سۆمای چاوان لەو مانجە ڕەمەزانەی خێر و بەرەکەتی بەسەردا ڕژا لەخوای گەورە بەزیاد بیتن 1500 سەبەکەمان سەبەتەمان توانی دابین بکەین کە دابش بکەین بەسەر جاری یەکەم بەسەر بێباوکەکان بۆ دوایش بەسەر هەژارەکانی کە ئەهلی زەکاتن ئینشاڵڵا بەسەر هەمویاندا دابەشی دەکاین هەر خانەوادەیەکی ئەو ئەگەر معاشی هاتبی ئینشاءڵڵا ئێمە معاشەکە هەر پێ دەدەین ساڵاچەکان بریتی بوون لە 3 دانە ئیفتاریەمان کرد هەر جارەی 55-60 خانەوادەمان بانگ دەکرد و هەر خانەوادەیەک بە نانێکی باش داوەتمان دەکردن لە دواییدا پاش نانەکەی ئێمە موچەی مانجی سێمان پێدەدان سەبەتەیەک خۆراکمان پێدەدان پاکەتێک خۆمان پێدادن زۆر گرینگە زۆر یارمەتی فەقیران و بێباوکان و بێوەژیانیاندا دەست خۆشیان لێ دەکەم خوا خێریان بنووسی خوا خێری ئەوانش بنووسیکە یارمەتیمان دەدەن و خوا خێری سۆمای چاوان بنووسی خوا خێری ئەوانی بنووسی کە لۆمان دێنن بەڕاستی زۆر زۆر بە کەلکمان هاتینە خوا خێریان بنووسی لۆ هەموو ڕاستەکی لە بۆمان باشن خوا لێیان ڕازی بیا ڕەبی دەستیان خۆش بی خوا خێریان بنووسی ئاور لە منداڵە بێباوکەکان بێنازەکان دەدەنەوە وەڵی ماوەی شانازیەکە جێگای دڵی خۆیان کردۆ لە دڵی منداڵە بێباوکەکان و دایکە هاتیوەکان و ماشەڵڵا لێبی خوای گەورە نمونەیان زیاد کە هەر خوای گەورە سەرفراز دنیا قیامەتیان کە